ئایا مەسەرەن زۆربەی ئەوانەی بزنسدا ئەمەزرێنن ئایا زۆربیان خوێندوویانە شارەزان بەرەزان ئەمێ یەکشتان پێ بڵێ شارەزایی چ ڕۆڵێک ئەگێڕێت من بە ئێواڵە ئەگەر کەسێ بیێ بزنسێکی سەرکەوتوو دابنێن زۆربەی خەڵک ئەڵێ چی ئەڵێ سەرمایە باشە کاتێک کە تۆ سەرمایە هێندە گرنگە بەدەستەوە بێ ئەگەر سەرمایە بەدەستەوە نەبوو ئەیتر لێرە تۆ یەکسانی لەگەڵ هەزارانی کە سەرمایی لەبەردەسانی ئەی جیاوازی تۆ لەگەڵ خەڵکی تر چیە بێت لێرە منافەسەکە ئێتە سەر شارەزایی اینجا پرسیارێکەکەم ئایا شارەزایی پێش سەرمایە یا سەرمایە پێش شارەزایی گومانتان نەبێت شارەزایی پێش سەرمایەش لەبەرەوە ئەگەر تۆ ئەڵێ کەسێک ئیشێکی داناوە ئیشەکە سەرکەوتوو بووە تکایە زۆر ورد بن لە وەرگرتنی ئەم معلوماتە لەمە ئەگەر 100 کەس بڕۆن مەطعەم دابنێن گومانتان نەبێ سیان چوارێکیان هەر سەرکەوتووە بن ئەمە قانونی سوتفەیە ئەمە قانونی احتیمالاتە یعنی ئەی بۆ سەرکەوتوو بووە ئەمە قانونی سوتفەیە ئەی بۆ ئەوی تر فەشەلی هێناوە لەبەر نەشارەزایی فەشەلی کەواتە سێکمان هەیە ئەڵێ ئەگەر تۆ سەرکەوتوو بووی احتیمالی هەیە هەلێکی بۆ هەڵکەوت بێت بەس ئەگەر فەشەلێ هێنا دڵنیا بە هۆکاری شکستت تایە بۆیە شکستت هێناوە یعنی ئەمە بە قاعیدەیەک لای خۆت بنووسە سەرکەوتن ئەکرێ بە هەلبێ بەڵام فەشەل هۆکاری هەیە بۆیە بەڕێزان ئەگەر ئێمە هەمومان ئێستاکە چەند نەفەر لێرەین 36 کەس لێرە ئەم 36ەمان یەکی بچین مەطعەمێ دابنین بەبێ قانونی احتیمالات یەکدوانێکمان ئیشەکەی سەرەگرێ کەواتە من هیچ ئازادیەکی تیانی ئەمە قانونی احتیمالاتە ئەمە ڕیسکە یعنی تۆ کاتێک ئەچی مەطعەم دائنی بۆ نمونە بە یەک لەسەردە احتیمالی سەرکەوتنە هەیە یەک لەسەردە ڕیسکە بەڕێزان تۆ ئەچی دوو دەفتەرەکەیتە ئەو بە احتیمالی یەک یعنی لە سادە ئێمە ئەو پەڕی کارە ساتە بەڵام سەرکەوتن ئەگەر هەلبێ شکست دڵنیا بە هۆکاری هەیە یعنی بۆ نمونە کە مەطعەمێک بینی شکست ئەهێنێ ئەگەر شارەزاییەک پێشوەخت هەبوایە احتیمالی ئەو شکستە نزیکە بوویەوە لە سفر